كم ديواني اي وي خفجان كستي ليلاي لكم ديواني اي وي خفجان كستي ليلاي روزيني بين باوان صبوري مناي روزيني بين باوان صبوري مناي هي لا ولا ويو بارك الله ويو هي لا ولا ويو بارك الله ويو لا تعودر يا كوباوان وصلنا ما هي لا تعودر يا كوباوان وصلنا ما ويو وبرايل قوم بكن رابيش قومي وبرايل قوم بكن رابيش لنمرينيا وي وي مقر قلاويش لنمرينيا هاور مقر قلاويش لا ولا وكيو اي وي برخيان بياسين بويو قولي بربازن هاور شو سرين بويو قولي بربازن هاور شو سرين بويو هي الصبي بولايو هي ويخاف جوال بيك بخيريو الصبي بولايو هي ويخرج جوال بيك بخيريو حاكم زور دار باوان وتم لي اسيريو حاكم زور دار باوان وتم لي داي 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 لا ولا ويو بارك الله ويو اي لا ولا ويو بارك الله ويو دوريتو يا باوان وشمنا ما ويو لدوريتو يا باوان وشمنا ما ويو
من باركايا أيوة شلوميلي مال من باركايا أيوة شلوميلي وهوارتي ولا صدركي أيوة شد لارتي ولا صدركي ويوي شد لارتي لا ولا وكيو أيوة برخياني بياسين بويو قولي بربازن هوا شو سرين بويو قولي بربازن هوا شو سرين بويو هاي بيارو هوديهم هاي ويخاف جاول هاور بماليهم بيارو هوديهم هاي ويخرج جاول هاور بماليهم قلاب ينجيني باوان بيبا حلاليهم قلاب ينجيني باوان بيبا حلاليهم لا ولا وكيو هاي ويخرج جاول بياسين بويو قولي بربازن هاور شو سرين بويو قولي بربازن هاور شو سرين بويو بەخێر بێنەوە دەستەکانتان خۆش بێ دەنگتان نەرزێ بەرەکەت بێتە دەنگتانەوە سڵاو و ڕێز بۆ بیسەرانی گەڕیان میدیا و سلێمانی تیڤ لەگەڵتان دەبین لە بەرنامەیەکی جەژنانەی پڕکەیفدا پڕخۆشیدا لەگەڵمان بن تا کۆتایی بەرنامەکە دڵنیام بیانی کەیفێکتان پێدەدەین لە ماڵەوە جژنەکەتان بۆ دەکەین بە دوو سێ جەژن تا کاک جەزا تا کۆتایەکە کاک جەزامان لەگەڵەوەکو کەسایەتێک و خەمخۆرێکی هونەر و هونەری ملی و هونەرمەندانیش لە ڕابردوودا جێگە و پەنجەی دیارەوە مامۆستا عەلییارە وەکو هونەرمەندێکی دیار و پڕشانازی و مامۆستایەک لە ڕابردوودا کە کارەکانی دیارە مامۆستا مەریوان عەبدوڵڵا کەسایەتێک هەم لەبار لە ڕووی موزیک و هونەر و گۆرانی وتنیشدا جێگە و پێگە و سەنگی خۆی هەیە و کاک هەڵوێستی باڵەبان ئەویش ئەمڕۆ کەیفەکەمان زیاتر بۆ گەرمتر دەکات لەگەڵ کاگوالید ئەو کاگۆلی بۆ بیرم چیتەوە کاکە خەری بوو ناوەکەتم بیر چوتەوە کاکە جلەکانی گۆ هەمووتان بەخێر بێن کاک جەزا با لە جەنابتەوە دەست پێ بکەم کاک جەزا باسی جەژنم بۆ بکە دوایی دێمە سەر بەزمەکانی جەژن و ئەو شتانە کە لەگەڵ کاک عەلیهاتانە وڵا پێش هەموو شتێ جەژنی و پیرۆز بێ جەژنی بینەران و بیستەرانی سلێمانی تیڤ پیرۆز بێ جەژنە پیرۆزە لە هەوادارانی گەڕای میدیا و ڕادیۆ تەلەڤیزیۆنی گەڕانەکەم و لە ئەم هاوڕێیانم کاک عەلییارەوە هونەرمەندە خۆشەویستانە سلێمانی تیڤیش لەگەڵ ئەم هاوڕێیانی کە لەناو ستۆدیۆیان و پشتی کامێرە و هەموو خۆشەویستانە لەگەڵمانن لە ڕاستیە جەژن لێت ناشارمەوە من نامەوێت ئێمە خۆمان تەنها ئیش و کارمان لە گەڕای میدیاوە دڵی خەڵک خۆش بین نامانێ خەڵک ڕەش بین بێ بەڵام هەروە ناڵێ من ژۆکو لە خەڵکی ترشم بیست لە بەرنامەکانی ترە جەژن ئەو تاموچێژی جارانی نەماوە ئێمە بۆیە بەرنامە ناکەین بۆی ئەو تاموچێژی بینەوە هەر بۆی هیچ نەبێ ئێمە توانین جارێکتر دڵی خەڵک خۆش بین ڕاستە ئەمە گرنگە بۆ ئێستەی هاوڵاتیان و چین و توێژەکان کە بتوانی معنەویاتیان بەرزکەیتەوە ینی لەوانێت تۆ هاوکاریەکی مادی باشیان نەکەیت بەس لە ڕۆ دەرونیەکە بتوانانی دەرونیان باشترکەیت ئەمە گرنگە لە ڕاستیە کاکە دیمەلێت ناشار عومەر بچکۆڵمانەیە زۆر قسەی خۆشە هونەرمەند
من هەموو جژنێ تەمان بەرنامەی جژنانم کردووە هەموو جژنێک دەتوانم بڵێم 20 ساڵە بێ کاکعادی لەوانەیە زۆر دەبن ئێتی کە جژنان تەلەفۆنمە کرد بۆ عومەرە چۆل ئەو دەمەچوام لە قەیسیە چێمونەوەڵا ئەو لە برنجشلا چم هیچ جژنەوە ئەو بۆ جژنانێمە بیرەکەیت ڕۆڵەتمان جژنانەمای دڵی خەڵک خۆش بین ئەو بۆ هەموو جژنێت بیرەکەیت من کاکەوە ئەبێت بەرنامە بکەین بۆی جژن خەڵک دڵی خۆش بێت و ماڵەکان ئەویان کەینەوە بە گۆرانی ڕاستە دوای دێمە سەر ئەو برنج فاسۆلیا ئەو شتانە کە لە جژنەکردومانەوە کاک عەلی بەڕێزی چی دەڵێیت بۆ جژن طبعا جژنە پیرۆزەمان هەیە بۆ جەنابتەوە کردمان پێشەکی پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان و هەموو مسلمانان و چوارپارچی کوردستانەکەم جژن بەڕاستی هەنی شتێکی خۆشە یادگاری زۆری تایە سەلەم کاتا زۆریشمان لەبەر نییە بەس من یادگاریەکەم هەیە بە مناڵی تەمانەوەختە هەمووی نەدار بووین نەمان شەروالێکیان بۆ کڕی بوون لەگە کراسێکە ئافریقا باوکم لێ کڕی بوو حتا بەیانی لە خۆشەی ناومەژێت سەریمەوە هەر گۆرانیم پیاوەت و لەخواتە زووتر ڕۆژ بەڵێ بەیانی لەبەرمان کردووەکو مناڵانی تر چوونەکە دەرەوە زۆر خۆش دڵ و دەرونی مناڵی ئەو کاتە زۆر پاک بوو ئەزانی ینی لە دەرگای نەسەکە وا بڵێن لە دەرگای ماڵە دژمنەکەی ئەیە بۆ جژنە پیرۆزەکە ئەوەی لێک نایە ئەوە مشکلەی هەیە لەگەڵ یا لەگەڵ ماڵی باوکە ها مناڵ هەروە بەریە ڕاستە کاک مەریوان جژنی جەنابیشی پیرۆز بێت قوربان لە ئێوەش پیرۆز کاتێکتان جژن خۆشی بەوەستاخم بەڕێزی چیمان چی دەڵێیت لەبارەی جژنەوە چۆن وەڵای جژنی ئێستا زۆری فەرق لەگەڵ جژنی ساڵانی زوو ساڵانی زوو بە مانگێ دوو مانگ پێشەوە خۆمان ئامادا کرد ینی خوازیاری ئەوم کە جژن بێت وەک کاک عەلی و کاک جەزا ئاماژەیان پێدا شەو جلەکانمان لای خۆمانەوە داناکە خەڵکی تاوێ خۆمان لای خۆمانەوە دامانەنا بە زیادگارێکی جوان بوو ینی بۆ هەمومان تا جیلی تقریبەن نەوەکان تا دەگاتە 2000کانش ئەمە مایەوە خۆشیێکی جژنیش کە زۆر تایبەت بوو ئەو بوو خەڵکەکە هەمووی وەکو خوشکبرا هەموو یەک گەڕەکێک هەموو یەک ئایلە بوون ینی ماڵێک نەچووی تایە لۆمیانە کردی لە دەرگاکەوت نایە ئێستاوانە بەنامەیەکی پیرۆزایەک لێکە تەواو بێت کاک مەریوان شتێک هەبوو دراوسەکان هاتن بۆ ماڵەوە ئەمە زۆر بچوو بووین ینی ئەگەم باڵغیتیانە بێت تقریبەن 6 ساڵ بوو کە دەهاتن ئێمە دەمان و گردنمان ئازار گردنی چی ئازار کاکە من مشکلم چی عادەتەکە بوو وەرمان گرت بوو کاک جەزا جژنی بار کیلۆ نەقڵم کڕیوازام 3 ڕۆنی مایەوە کاک جەزا بابێمەوە لای جەنابن لە مەسەلەی جژن و بۆنەکاندا شتێک جوانە لەنێو کۆمەلگەی کوردیدا من بۆ خۆم ئەمە باسکەم لەوانەیە لە لای جەنابیشتەوە هەمان شتە بێت ئێمە لەگەڵ کاکەیەکانە تێکەڵ بووین ئەو کاتە کاکەیەکان وەکو خۆمان هاتن جژنە پیرۆزیان لە ئێمە دەکرد ڕاست وایە ئەمەوێ زیاتر لای بەڕێستەوەمە بڵین بەڵام من دوێنێ شتێکی جوانە بینی دیارە دوێنێ کە پشوو بوو پێرێ بۆ بزانام پشوبیە دوێنێ بۆ جژنی سەری ساڵی ئاشووریەکان بووی مەسیحەکان هیچ جژنیشانەیە بەڵام من هاوڕێکی زۆر خۆشەویستمان هەیە لە کۆیە بەخۆیشم شاڵەکەی چوو بوو لێیان پرسیوتی وەڵام من هەموو ساڵێ بەشدایی جژنی ئەوانەکەم وای زانی ئەویش هەم مەسیحی دەکەوتی ناوتی من مسلمانم بەڵام خۆشی کوردستان بەیەکەوە سام گەڕەکەی کە ئێمە لی دانیشتوون بەنامەیەکەین لە مەڵکەنی چەند ماڵێکی مەسیحیتە ئەنی ئەوانە جژنان لەگەڵ ماکەن باوەڕەکەی جژنان کە منیان بینیە جژنە پیرۆزیان دەکردوم ئەمە پێکەوە ژیان ئاشتی و تەبایی و خۆشەویستی و پێکەوە ژیان لە کوردستان ئاشکرد تا ئێستا هیچ کێشێکی ئاینی لێرە ڕاستەسەری هەڵنەیەوە نەبووە سواز ڕاستە کاک عەلی ئەم پێکەوە ژیانە گرنگە بە تایبەتی لە بۆنە ئاینەکاندا لە جەژندا بە تایبەتی وانە چونکە جەژن زۆر مسلمانەکان دەڵێن جژنی ئەوانەیە کە ماندوو دەبن لەو مانگەدا و لە کۆتایی مانگەکەدا جژنێک دەکەن ڕاستە ئەوەی مسلمان بێ جژنێتی وانە زۆربەشی ئیتاعی خۆی کردو ڕاستە ڕۆژنێژی گرتووە و ڕاستە دەمان بوانەوەی بە دوو جەژن بۆ وانیش کە نایگرن هەر جژنە ڕاستە پێتان لەگەڵ تۆم نییە کاک جەزا مۆزۆعی هەردوو لاتە خۆڵە دوای وانێ کاک عەلی کاک جەزا چۆنە ینی تەبیعەتەکەیان پێ بڵێ شەکرە بەخواتیانە بڵێ من خۆش کاک جەزا ینی مەتحی ڕوبەڕوو باش نییە وانە خۆشەویستە کاک مەریوان لەگە کاک شیروان ناچی با بڵێن چوونە دەرەوە و کەیف و خۆشیوانتان هەیەیتان چۆنە برایەتیتان چۆنە ئەمە چەندێ بڵێن بەدەلۆیکە ئێمە برایەکەین بەڵام ئێمە هەر ڕەفیق بووین ڕاست هەر
پێشبواری هوەریش دایم بێکۆ بەدایمی ئیتر تام دەقێش بڕوان ناکەم ڕۆژێکتری نبینین ئەوێ یەکی دە تەلەفۆن باشە بە هەر قسە نەکەین بیسەر و بینەرەکانمان بێتاقەت نەبن لە قسەکردن لەوانەیە بۆ خۆمان قسەکردنەکە کەیفێکی هەبێ بە جار جارە گۆرانیەک و ئاوازێکی تیابێ خۆشترە گۆرانیەکت هەیە لەلای من کاک جەزا زۆر کەیفم دەدات ئەزانی لەسەر گوڵبەهار سەر ناوی چییە؟ لەسەر گوڵبەهار لەسەر گوڵبەهار بابم دەنەدات خۆشترین گۆرانیە جا ئێستا گیان دیلمان بەڵێ کاکە دیلمان ئەو نەموتووە ئەو لۆگۆی توێت لە هەموو بەنامەکە ببووترێ حەزمە کرد کاک جەزاش تارەکەی بێنە بە تارەکەەوە ڕۆحی بە بەڵاو بە ڕەحمەت بێ حەمەڕانی کە ئەمڕۆ سەکە تێی دانیشتوین ساڵ ڕۆژی کۆچی دوای حەمەڕانیە 10 ساڵە بێ بەجێشتین بەداخەوە خۆشترین سازی لە گۆرانی عازف ئەوەنی تر جۆش کوڕەشێ ئەوە سازەکە ڕۆحی شاد بێ حەمەجان بەداخەوە ینی ئەمڕۆ ڕێکە دانیشتین 10 ساڵی ڕێکە لە 3 2014 بەجێهێشتین بچمە لای گۆرانەکە سفاتێکی جوانی جەنابە و وەفاداریە بۆ ناتوانم قەت هاوڕێگەن نەبیر بکەم هەرگیز یاخوا لەش ساغ بیتەن دروست بێ با بچینە لای گۆرانێک و کەیفێ بدەین بە بیسەر و بینەرەکانمان و ئەو کات دێنەوە قسەی زیاتر دەکەین فەرمووی وتبلد ليدان دريم كين ليشار هيو دستري مي نقر ما نعودك او دستري مي نقر ما وهاينات قوشم كخوي بليبس وهاينات قوشم كخوي بليبس او قجا خاوينا لوزينم او قجا خاوينا لوزينم دستي بشاينو مليا بهينم دستي بشاينو مليا بهينم كل ميا خودي دمنا خمسر كل ميا خودي نجرم هيدا فرسني روتي نجرم هيدا فرسني روتي نزل كمريانا كم بكمن نزل كمريانا كم بكمن لداني ظليمان بكم بايقدن لداني ظليمان بكم بايقدن نسترقل بهار قربم دان ليدر نسترقل بهار قربم دان ليدر وتصبلت ليدان دريم كان ليشار وتصبلت ليدان دريم كان ليشار داخم ويبو دريان ناسيمد داخم ويبو دريان ناسيمد كمان رايبو كاتيك ديمد كمان رايبو كاتيك ديمد او سكلاو مخم بهاو او سكلاو مخم بهاو كسيتي ويكتب نكوتا بريتاو كسيتي ويكتب نكوتا بريتاو لسرقل بهار قربم دان ليدار لسرقل بهار قربم دان ليدار وتصبلت ليدان دريم
وزبط ليدان درم كان ليشان ئای دەست خۆش مامۆستاگیان بەخێر بێتەوە مامۆستا ئەم هەموو باوش و شتە چی وتیایە ئەو گۆرانیمە تۆشە کاکە ئاوازەکەی کێ بوو ئاوازی کاک فەریدون مەحموودە لێرۆ فەرمەت و خۆشەویست بەس ئیشێکی جوانی لەسەر کرا بوو ینی ئەو گۆرانیە لە ساڵ لە 93 داوا بزانم لە 93 تامن پێشەوەش پرسمە مامۆستای بەڕێزمان مامۆستانەوە خەراقی کرد گوێی لێ بووتی زۆر شتێکی نایە بوو فعلا دەنگانەوەیکی تایبەتی بوو ئێستاشەوە لە یادگی زۆریماندا ماوەتەوە وانە زۆر جاش تازەی دەکەیتەوە وەکو جەنابتان وڵای تر داوام لێکن ڕاستی کەس ناشتێنەوە باسی کەتنەکانی نێوان تۆ کاک جەزا بکەم پێشەوەی بچمە لای کاک مەریوان چییە ئەو کەتنەخوایمە بیرۆریمان زۆرە لەبەر تەمەنێکە هاوڕێ تەمەنێکە توان بڵم زیاتر وڵات بۆ 35 ساڵە بەیەکەوە بێدابڕان من خۆشترین بیرۆریم کاک عەلیە ئێمە جاران فلتەرێکمان هەبوو وەکۆم سەردەمە نەبوو مەسەلەن توانی یەکسەر گۆرانی تەجلیەکە بینێری بۆ نمونە بۆ کاک مەریوان بڵێ ئەم گۆرانیە چۆن نەچۆن نییە ئەو کاتە شرید بوو خۆ مۆبایل نەبوو لەسەر کاسێتەکە پێمانەوە شرید یەکەم گۆرانیمان بۆ کاک عەلی تەجلی کرد تازە ناسیبمان لە ئەولاوەکە یەکسەر خۆم گیانە لای بەڕەحمەت بێ حەمەفتوح لە گەراجی بەغا بوو سیاری خەتی پێ بوو منەوە گەورەترین فلتەری من بوو کۆمە تازەتی مەسقامیلی هاشم دامەزان بوو ڕۆحی شاد بێ بە کاسێتەکە یەکسەر چوونی ناو سیارەکەوتم وەرە بە قوربان دەنگێکی تازە بزانە ئەمە چۆنە ئەو دوو کەلیمەی هەبوو ئیف لەگەڵ پیف ینی هەچ کەسێ بەر ئیف کەوتە ینی درەوە باشەوە ئۆکەی هەر کەسێکی پیف بووە تا دنیا دێنەوە وەڵا گۆرانگی کە عەلیمان لێ لاوە کەوتی ئیف تەوا نێشتوە هاتمەوەتم مام عەلی تۆ بەر ئیفەکە گوتی تەواو تۆ جارێک جان کاسێتێکمان دەرکرد بردە بۆ تۆمارگاکان برادێکی دیام ناوی نابێن کە ئەچوە سەرەی ئەو چیت لێ کارەسات ئەو کارەسات بەەوەشان هەمەشیان نەما ئەوێ تووشی پەنگەگەگە نایەنگەناڵە پەنگمان زۆرە بێتەوە کاکەەوەش ئەوەشان ئەینش گۆرانی تازەیمان دەرکرد بارەکە من بۆ کەرکوو بارەکەم ئەچمە خزمە شارەکەم شاری کوردستانەکەم وتر کاکەەوەش دویچەکەی گەراجی بەغایە چەکەن کەسی دوای ژوای لێاو لە هەموو کوردستانە چەندمان پێ بەیان کرد هەموو کوردستان هەزاری سوسیمان پێ بۆ گۆرانی هەموو کوردستان ئاهەیەکۆ ئەو باربارەکە بڵێ ئێمەش دڵی کەس بەخشیشی شەکران لەو کارانە ئەختەکەمان 30,000 بوو 30,000 سوسی ڕاستە کاک مەریوانەوە چییە؟ جان والله جوا لي واقف جوا لي واقف سعي كم سعي امتحان ويا سعي لتياقي والله جوانا كاك مەریوان جان یادگاری و شتێکی خۆشمان بۆ باسکە بەرەجەژدانە کاکە خەڵک دانیشتۆ بەدیان تۆ بڵێ کەتنەکانم بوو کەتن زۆرە نەبێتەوە هەبووە ڕاگەشتیم چین بۆ شوێنە شتمان بیرچێ جیازمان بیرچێ وەڵا لەگە کاک عادل ئەو کاتە وەکو ئێستا نەبوو خەڵک چاوکراوە نەبوو لە بابەتی ئالەتی مۆسیقاوەشدانە کاک جەزا شاد بیستێتی لەگە کاک عادلە عەلی بێریڤانەیە جاوە بەزمی زۆرە چین بۆ مەتیقی ڕانی و قەڵازێ ئێتر لێوە زۆر چاوەڕیانە کردین پەلە پەلیان بوو مایە مەتەئەخیر بووبین کە چین ناوێ سنووقی سیارەکەمان ئەو کاتە بەهین نەڕۆشتین سۆپەری 82 ئەمانە ئەچین بۆیە وەڵا سنووقەکەی هەڵای و عادلوتی ئەرە وەڵا کابراوتی کاکە چی بوو بۆ خات وتی وەڵا واتەرپەمپەکەمان بیر چووە بۆلی دەینی سایزەرەکە وتی واتەرپەمپ کابرا هاوارێکی کاکە بۆ خاتی خوا لەکوێ دەستەکەی با بچین بۆی بێنینەوە لێ دنیا گەڕان دنیا کردووە ئەگادارە کاکە وەرن بزان ئەو واتەرپەمپی ئەو شتە ئەو جیقە لەکوێ هەیە با بۆی بێنینەوە هەتا هینمان دوای شتەکان بەدام کاکە وەرە خۆمان پێیانمان کردووە ڕۆژێکی کیان کاک جەزا من و لە سوورەقاڵ حەفلێکمان نەبوو مامی زاوەکە باوکی ئەمری خوای کردبوو
مامی حەفلەکەی بۆ کرد بوو شتەکانی خست بەسەر خۆی جا مامی قاتێکی سپی ئاوا لەو بابەتی لە بەراوە شاڵ ئەمە ئەو نییە وای خۆی وا خۆی گۆڕی بوو وەڵا مۆلی دەکا پرتەپتێکە لە کوژایەوە کە کوژایەوە ڕۆنی تیان نەما بوو کتیان بڕۆ لە سوورە قەڵات بین کتیان بڕۆ ڕۆن پیاکەنم لالا ئێتر باوکی زاوە مامی زاوە زۆر ینی بە سەرمانە هات و کاکە وا بکەن و واکن خێراکەن و درەنگە و خەڵک وەستاوە لەسەر بەرزایەک وەستا بوو منج نەمزانی ها ڕۆنمان تێکنوانە کاکەکەیم نەبەستبووە لەگەڵ کاک زەزانبوو دلێنەیە لەگەڵ بۆ ڕۆن فیشقەی نەکرد لەستەریەوە بۆ خوارەوە هەچیگیانی و لە ڕۆنگی ڕەشی ئێتر کونێ چاڵێ هەڵکە لە بچۆرە نایە ناکرێت لەو کاتە زۆر ناخۆش زۆر سپۆر خۆی گۆڕی بوو حەچی ڕۆ بوو بە دەموچەیە هاتە خوارەوە جا بۆ بۆنەوە با گوێمانە گۆڕ بەسەر چاک گردی برزو گردی برزه ای گردی برزه زور جوانه بدیاری با مناوی جاموری شینو شیلانه بدیاری با مناوی جاموری شینو شیلانه ورنا أحمى كزيك السالة كل مدى جنب في برخورتها نيادك بشايد كي ختان من الريدا هرشتك جارانم جامل وكو خويما قرني برزو قرني برزو هاي قرني برزو زور جوانا قرني برزو قرني برزو هاي قرني برزو زور جوانا بدياري بو مناوي جاموري شينو شيلانا بدياري بو مناوي جاموري شينو شيلانا صوتي ناوسي قاروي جابتي درتو جيتاوي ظلم بو او دنالي في بلن بابيتاوي ظلم لبوي دنالي كافي بلن بابيتاوي قردن برزو قردن برزو هاي قردي برزو زور جوانوي قردي برزو قردي برزو هاي قردي برزو زور جوانوي بدياري بو مناوي جاموري شينو شيلانوي بدياري بو مناوي جاموري شينو شيلانوي من برداتي تاوي هكاتي كادر بينما جاخو من برداتي تاوي ضلي مردوي سواي جابتو شردا بيتاوي
گیانم دەست پێرم باغدا بەس لە لای تۆ جێم بێتاوە گیانم دەست پێرم باغدەوە جا بەس لای تۆ جێم بێتاوە گەرنی بەرزۆ گەرنی بەرزێ هەی گەرنی بەرزێ زۆر جوانەوە گەرنی بەرزۆ گەرنی بەرزێ هەی گەرنی بەرزێ زۆر جوانەوە بۆ دیاری بۆ مێناوی جاموری شین و شیلانەوە بە دیاری بۆ مێناوی جاموری شین و شیلانەوە ئەی دەست خۆش کاک مەریوانگیان بەرەکەت پێێتە سپاس دەکەم ئەم گۆرانێژی هونەرمەندی مامۆستای نەمەخوا لێ خۆش بوو مامۆستا ئەتا چاوشین ئەم شەوی لە هەموو شەیە خۆشتر بێ هەزار ڕەحمەتی لێ بێ یەکێکە لە ئاوازە هەرە جوانەکانی وەڵایی چەند جارێک وەکو کاری موزیک لەگەڵ یا چووم کارم لەگەڵا کردووە بەڵام تر شتەکانی خۆی هەم لە ئاوازە هەم لە تێکسەکان گرنگمانەوەی دەنگ و هونەرەکە ئاوازەکەی گرنگە زۆر ڕاستە زۆر ڕاستە کاک عەلی خۆی لەگە کاک جەزایە زۆر جا کاک جەزا لە ڕووی هاوکاریکردنی هونەرمەندان و هونەر و ئەوانەوە دەرکەوتووە بەس ئەم جارە ئەمەوێت بەدەلەوە دەرکەوێت بۆ شتێک ناڵێن بە یەکەوە کاگەونە ڕەفاقەتان باشە با دەنگیشتان ناوێتە یەکتر ئەیبران وانە ئێ باش بەڵێ ئەوڵا دوو ئەوزم بە کاکادیدا سیان ئەم شەوە سەختە شەوی پاییزە لەگەڵ فریشتەی کەشکۆڵی خەمم وا لە کۆڵناوە وایە کاک جەزا فریشتەی غەم و فریشتەی غەم ئەوەشمان بێکەوە کەشکۆڵی خەمەی هەیەم وا لە کۆڵناوەی کاک مەریە ئەو مایکەم بیتی خۆش منەوە ئەگەر هاوکاری بکەم ئێمە گۆرانەکە بڵێ فریشتەی خەمەکە منیش ئەگەر حەزگەی هەر بیدا بەبێ مۆسیقا منێک شتێڵم بۆی دواییم خۆی بێتە نێبێڵە ئەخۆم مۆسیقاوەدەم خۆش ئەڵەم و ئاوازەم داناوە بە بینەران و بیسەران کاک عەلی بە جوانترین شێوە ئەوە بڵێ ئەواڵی بەسەر چاو ديوانايا وام بهر دوايا هر وقت ديوانايا وام بهر دوايا اي وام ببشارك اي سر دوايا وام ببشارك اي سر دوايا ديوانايا وام بهر دوايا هوق ديوانايا وام بهر دوايا اي وام ببشارك اي سر دوايا وام ببشارك اي سر دوايا
برچم آیا لسر کلمو آیا اب خی برچم آیا لسر گونو آیا ای خاتلایا جر جر الشمایا ای خاتلایا جر جر الشمایا هر وقت دیوانایا وام بهر دوایا هر وقت دیوانایا وام بهر دوایا ای وام بفجار ای سر دوایا وام بفجار ای سر دوایا دمي كايا دمدنا بيني دمي كايا دمدنا بيني ببيني تاري أورا خاجتي وشكوتينو تاوريبو بطاوي بارم صباح ورين برين بويارم سن شكواي دلاي بمارم كواي بلبلي أشخمي لنا وباخاني خويتانا جا ام اوازی کاک جزا نازان بەدڵ بۆ کاک جەزا ئەوتەوە یاخۆچی خۆی دەنگەکەی جەنابێ دەنگێکی تایبەتە کاکە خۆی ئاوازەکە ئەسلیە باشە سەنی شەو وایە ئاوازەکە چۆن هەڵقوڵا بێت تۆ زیاتر وایە ڕەگەکەی ڕەگەی شاڵەکەی وایە وایە کاک بەدڵ بەریوان بۆمت بەدڵ باشە سپاس دەکەم بێگومان کاک دیبا من سێ ئاوازماوە بە کاکعالی هەرسێکی کاک لە خەڵکم بیستێتەوە زۆر دڵم پێی خۆش بکە خەڵک بەدڵی ئەوە گرنگە لای من زۆر خۆش بوو خۆی دەگوترێت ئەو ئاوازە بتوانێت لەگەڵ ڕۆحی بەرامبەرەکەدا هەوادارەکەدا یەک بگرێتەوە زۆر گرنگ بەشێکی گرنگی گۆرانی ئاوازەکەیەتی کاک مەریوان بازی جەزاکەم بەڕاستی بڵێن لە 84 و هاوکاری من تا ئێستا لە 84ەوە ماشەڵڵا باش ماوێتەوە علی کەش بکردین شش بە یەکەوت تەسویرمان هەیە لە کەرکووک ئەم لەوانەیە ئەو کاکە ئالانیشمان برد ئالان کاک دیمەلای باسی 2006 بکە ئاوا پیر کاکعالی کاک جەزا خۆی نایە بەدەستەوە ئەزانیشی کاک جەزا لە بەرنامەی کەیە باسی دڵەکەی بۆ کردم هەر دڵەکەی ماشەڵڵا لێیە خۆی دڵمان پیر نابێ ئەوەی جەنابیشی وایە وەڵڵا کاک مەریوان لەو گەورەتریشم وەڵڵا تەمەن درێژی بەرەکەت پێێتە دەنگ و تەمەن سەلامەت بی کاک مەریوان کاکەوەنە سیرمانمەکە قسەیەکمان تۆ تا پرسیارەکەم چی بڵێم نانەپرس زۆر جار دەگوترێ مەجلیسەکان بە قسە و هاتنە نێو قسەوە وانە جا ئەم شەو یا ئەمڕۆ لە بەرنمەیەکی جەژنانەیە هەوڵماننا کەیفێک دروستکەین کەیفێک ببینە نێو ماڵەکانەوە وانە بەڕێزت لە ڕابردوودا ئەوەی کە بەرکەوتنت هەبوو بێت یاخودەهان زۆر جار دەگوترا پارە دەدرا بە مناڵەکان خۆشترین پارە کە پێ درابێ کێ پێ یاویت جەژنانە وەڵای جەژنانە بەڕەحمەت بێ مامێکمانە بوو ئەتر لەگەڵیان و جەژنە وەختی وا هەر شەیش دێماینەوە بۆی بانی زوو بەرمان هەر شەی جەژن دێکسنانەکەمان ناقە باید جەژنەکەی ساعتن و ماڵکۆمان دژمانەکە ماڵی مامێکم بوو خۆ ئافریکا خۆش جەژنانی ئەو
زۆر خۆش بیانی یەکسەر گەشتینە ماڵیەوان شەوانی بەراتیش یەکسەر ماڵی حاجی عەبدوڵڵا کانسکە حاجی عەبدوڵڵا بوو یەکسەر ماڵی حاجی عەبدوڵڵا پاریانەیە ئێمە زۆر چین عەلاقە دەفرس و ئەوە لە ماوەرەکەتە 50 فرس ئێستا وڵای ئێستا مەبەستمەوە نیە وەرگری کاکە لیوانیە وڵای ئێستا بێنە وانە هانێ نییە بۆ ئابێن ئامر ئێستا دەست بێنێ هانێ نییە ناوەڵ جەژنانە یەکەم کەس بەکێ دەبیت ینی بەکێ ما بێت ئەکە جەژن بێت و لە خەیاڵ تا بێت برازاکانتە یاخود وڵا خوشکەزا برازاکان خوشکەزا برازاکان ئارەوەڵا فڕقیان یەکەم کەسی شەر ئەوانە بینم ڕاست کاک دیمای خوارێکەوەڵە مەریوان ئێستاش بێنی وەریەکرێت جا بەیانی جارەوە دێگرێت چی کاک مەریوان من شەڕی تو کاکاروانم پێ ناکرێت باشە من چی بکەم شاید بێنم ئەلێرێ ئاواکە با لە دوی بەرنامە کۆ بزانێ قسەکە ئێستا ئەم جەژنە کاک جەزا بێ بۆلات و ئەم لاولاو ماچکات و جەژنە پیرۆزەیەکی لێکات و شتێکیش جەژنانە و باتێ خۆ خۆش وەریەگرم بۆ جەژنانێ من زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵ جەنابتانە ئەم جەژنەمان بەڕێ کرد و لەگەڵ بیسەر و بینەرەکانمان ناکەیفێکمان بە شاشەکان ناو لەگەڵیان نابووین ئەمە ئۆپەڕیزی خۆشحاڵێ بەڕاستی کاتێکی خۆشمان بەسەر من دڵنیان بیسەر و بینەرەکەش کاتێکی خۆشیان بەسەر بردو هەم لە قسەکردنە هەم لە هەڵانەوە ئەو یادگاری و جوانی و جوان بینیانی کە لە ڕابردوودا هەبووە لە لای بەڕێستانەوە و ئەو گۆرانی و ئاوازە ڕەسەنانەی کە ئەمڕۆ دووبارە خسمانەوە ماڵەکان و بەدەر لەوەش کاک جەزا ئەو جلە کوردی و ڕەسەن و ئەم ستودیۆ جوانەی کە لەلایەن کافی بۆرماوە بەڕاستی ئەوەدان بێم کافتریا جوانە لە گەڕەشی مەڵکەنیە زۆر شوێنێکی ئارام و ئارام بەخش وەرم بۆ لای کاک جەزا تۆزە نزیکی بازاری تەنیشتی و تێداستان شوێنێکی زۆر ئارام و ئارام بەخشە بەڕاستی گەرێدانشی ئارام بەڵام من شایەکە خۆم ئەو کاک مەریوان ببوورەوەڵە کاک دیما من مایکەم وەرگە منش سپاسیەوەکەم سپاسی ساپی کەناڵی سێمای تیڤی یەکەم و بیسەرانی بینەرانی گەڕامیدیا سپاسی پشتی کامێرە کاکە ڕێباز و هەموو وێنەگرەکان و هەموو کاگا بەش و خۆشویستانی لەم بەرنامەیە هیلاک بوون هەموو بەیەکەوە بەڕاستی هیلاک بوون و ئەمەیە من پێشنیار یەک گۆرانی دووخواڵی بۆ هەردووشیان بکەم زۆر گۆرانی زۆر خۆشە چۆن بەیەکەم گۆرانی داخەم ئەرێ وەی ئەو کچە چی کردوە لە خۆی ئەوەکە بە گۆرانێکی دووخواڵی من دڵنیام زۆر خۆشە بێت و ئیتر ئەگەر جەناب گۆرانەکەی مامە سەعەدی هیچ کاگاریە بەڵام لەگە کاک بەریانە مەبەستم خۆت نەدوتوە ئەوازی هونەرمەند یاسی حسێنە ئەوازەکە بەڵامی تر ئێمە شوتومانە تۆ گات خۆی علیەوە دەنگانویشی خۆشی بووە ئەگە جەنابەت خۆت شتێکمەوەرە دەستخۆشی بۆ جەنابتان ماندوو بوون دەشتان ساڵ بەڕاستی چەند کەس لە بەردەم کامێرەیان دەکرێت بڵێن دوو ئەوەنەش لە پشت کامێرە ئامادەکاری هەموو بەرنامەکەش کاکە دیاری باڵەبان بوو ئەبێ سپاسی بکەم باسی مەکە بەڕاستی قەرزاری ئیراکەتەکە بوو لەشیان ساغ بێ هەموویان کاک دیاری ئالان کاکە هەڵوێست جا من ستافەکەی خۆشم کاکە بێزانی نەکەم وانیان بڵێ کاک چۆمان کاگەفشین کاک جەمال کاگەمن وڵی نای ئەو برادرم کاک ڕێبازی لە ڕووی دەنگەوە هاوکارێکی باشمان بوون طبعاً هەمویان هاوکارمان بوون کاگۆلی لە دوو بەرنامەیە لە یەکەم ڕۆژ و دوم ڕۆژدا لەگەڵ ماوە کاگۆلی زۆر سپاسی جەناب دەکەم کاگەڵێستی باڵەبان سپاس دەکەم کاگەڵێست هیلاکمان کردی کاگەڵ هەستن قسەشو بۆ نەکردین باش حەزمان کاک مەریوان عەبدوڵڵا سپاسی جەناب دەکەم دوایین قسەی جەنابت چییە بێت وەڵا هیوای سەرکەوتن بۆی بەڕێز و بۆ ئەو برا خۆشەویستانی پشتی کامێرا خوازم زۆر سپاسی کاک جەزای بەڕێز دەکەم کە هەمیشە خەمخۆری هونەرمەندانی میلیە لە هەموو کاتێکە لە هەموو ساتێکە و مامی ئازیز کاک عەلییارە بەڕێزیان دانیشتین لەم بەرنامەیە زۆر سپاسی ئەو برا ئازیزانەکەم
هیوامە ئینشەڵڵا بێتە مای خۆشی و خۆشگوزارانی بۆ هەموو گەلی کورد دەست خۆش بێت لە ساڵی طبعا ئەم قسە خۆشانە بە چاوە خۆشە زانی بۆ مامەساجزان نێ دەست خۆش بێت دەست خۆش بێت ئەچینە لای کۆتە گۆرەنی دیارە بۆ باشەڵام کاگانی طبعا ڕوبەڕوو ماشەڵا خۆشکەیف و خۆش مامەڵێ مەسەلە مجاملە نەبێت دایم پێکەنم چوومەتە تازێش هەچ کەسێ بۆ خالی خۆش بێ پێکەین مازن چی بۆمە دەست خۆم نیە جامە پێکەنین باشە ئەڵێ ئەڵێ پێ بکەنە بەدەم دنیاوە تا دنیا بەدەم تێ بەخەندەی هەموو وانیان بەجددی پیریژ نابیت تەمەند درێژی دەبیت و خۆشیش دەبیت ئەمە گرنگە یاخوا تەمەند درێژ بن بەرەکەت بکەوێتە تەمەنی هەر هەمووتان لەر ساغ بن بە پێش کامێرە و بە پشت کامێرەوە دوور بن لە بەڵام من لێرەوە ماڵاوایی لە بیسەر و بینەرەکانم دەکەم و دەچینە لای گۆرانەیەکی دوێت بە یەکەوە باشە سپاس بۆ بیسەر و بینەرانمان لە هەر کوێ کە بیسەر و بینەرمان بوون ئەم جەژنەشمان لەگەڵ ئەم هونەرمەندە جوان و ئەم کەسایەتیە بەڕێزانی شاری سلێمانیدا بەڕێکرد هیوام تەندروست باشیتانە و هەمیشە لە جەژن و خۆشی و کەیف و شادیدا بن خواتان لەگەڵ بێت و تەندروست بن وخوي راسان وتوا بروجي سيرانكي وخوي راسان وتوا بروجي سيرانكي سرتوبي جرسا حميار خوي على رين جاجر سرتوبي جرسا حميار خوي على رين جاجر هتنساني الريني ضلي من على الجنيه هتن خوي على الجنيه ضلي من على الجنيه هري وي 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 اقلتي كل ولا خوي هري وي 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 اقلتي كل ولا خوي واخوي راسان وتوا بروجي سيرانكي واخوي راسان وتوا بروجي اهنكي بڵەچەند خۆشە ناوت نەما فەوتام لە تاوت ئیلهام بۆ شعر مدێنێ زڵفیشانە گیراوت تەواو مەست و بیاگەم کە چاوە بڕمە چاوت لێم ببوورە نەمزانی چون ئاشکرام کردناون لێم ببوورە نەمزانی چون ئاشکرام کردناون ئەرێ وەی 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 ئەو کچەرچی کردوە لە خۆی ئەرێ وەی 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 ئەو گڵەچی کردوە لە خۆی وا خۆی ڕازانۆتەوە بۆ ڕۆژی ئاهەنگەکەی وا خۆی ڕازانۆتەوە بۆ ڕۆژی سەیرانەکەی خيالما اللار ورعلما ازدجما خيالما بيران بيران جاسن وقسي ورسن جانما بيران بيران جاسن وقسي ورسن جانما هري وي 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 ابغتي كل ولا خوي هري وي 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 ابغتي كل ولا خوي واخوي راسان وتوا بروجي اهلكي واخوي راسان وتوا بروجي سيرانكي
بێوێنایە وەک چەند دراوسێیە جوانی بێوێنایە جار بڕوینایە چاوی هەڵبێنایە جار بڕوینایە چاوی هەڵبێنایە ناچی لە بیرەیم هەرچەندە دەکایم ناچی لە بیرەیم بەداوی تۆ وایە بە زوڵفت دیلەیم بەداوی تۆ وایە بە زوڵفت دیلەیم هەیوەی دراوسێیە جوانی بێوێنایە هەیوەی دراوسێیە جوانی بێوێنایە جا بڕوینایە چاوی هەڵبێنایە جا بڕوینایە چاوی هەڵبێنایە جوانی بێوێنایە جا بڕوینایە چاوی هەڵێنایە جا بڕوینایە